مناخان الو چۆنی مناخان باشی؟ باش عزیزم والله باش اخبارك صحتك والله باشمە چۆنی؟ والله الاخوة بزيادي وماينه ولقر برسي كوتا ولقر نباني كرسي كوتا وخليك او بس مرزمينه دبيني ذا السوشيال ميديا ئەی باشە خۆ دنیا خراببوون نییە وەختەیە 5-6 لا دقەیەک والله لا والله بەڵام باس خەڵک با بزانیتن نەمانی کۆتاش واتە نەمانی پێکەوە ژیانە نانە بۆ یعنی چ مناخان ینی دنیا خراببوو کورسیتانێ وەرگیراوە وەموزار بەس سەد کورسی دەژین خۆت ئێمە باشتر ئەزانین کە پێکاتەکان تا ئێستا هیچ مافێکی نێوانی دەستەبەر بکاتن لەبەرەوەی چکە مافەکاتە چۆن مافتان بە ویژدان بی ئەمن خۆ تخوا پێکاتەکان مناخان ئەمە ڕەخنەگری ئەو دەسەڵاتەیمە بەس بە ویژدان برێ ئەو مافانەی تورکمان و ئاشووری و ئەرمەن لە کوردستان هەیتی لە هەموو منتیقەی نیتان یعنی هەندە شتێ بە ویژدان بی بە ویژدان ئەوەی ئەنگۆ هەیتان تورکمان لە کوردستان کورد لە بۆ 20 میلیۆن بابە خۆ مافەر هەر زمە مناخان ماف هەر کورسی نییە ئەنگۆ بەس خەمی کورسەکەتان ئەنگۆ بۆتان هەیە حزبتان هەبی لە ڕووی یاساییەوە ئەگەر لە ڕووی بەرپرسیارەتیەوە زیاتر مەوزوعەکەی باس بکەیت تۆ نوێنەر نەبی لە پەرلەمانی کوردستان لە 92 کە ئێمە نوێنەرمان نەبووە فەرموو کورسی کۆتامان بۆ دیاری نەکرا ئەگەر نوێنەرمان هەبایە ئەو وەختە دیفاع لە خۆمان دەکرد ئێستا نوێنەرمان نەبیتن چێ دیفاع لە ئێمە دەکات باشە مناخان داوی لەو 11 کورسیە بوو دەوی هاوسەنجی دەپارێزیتم بەو 11 کورسیەی مناخان با پرسیارەکە لێ بکەم ناوەڵە من با پرسیارەکی دەکەم باشم پرسیار دەکەم لە لێدوانەکانی کاگلوقمانم بینی دەڵێ ئێمە لەگەر ئەوە دایناکەوە لە لیستەکەی خۆمان جێگای پێکاتەکان و ئەوانە دەیکەینەوە باشە ئەدی ئەوە دەستێوەردان نییە ئەدیەوەش بە زەقی ناتێتە ناو لیستەکان کەەوە ئەوە لە لیستی پارتیبی یاخود لە لیستی یەکێتی بدە لە لیستەکاتن مناخان ئەم با پرسیارەکە لێ بکەم با لێم گەڕە ئەو جارەی وەک جارەکەی تر زۆر مەجارمدا ئەم پرسیارە لێ بکەم ئەتوناڵێ پێکاتەکان باشە 50 تورکمان لە سیویەکی ئاب کوژرا قەت ڕۆژێک ئەو قەزیەت ئیسارە کردیە لە پەرلەمان یعنی بەنمونە 20 قادر ئێمە لە پەرلەمان 5 کەسین جارێ حەقی پرۆژەمان نەبوو تێدەگەی ئێمە چۆن نەبوو قادر ئێوە هەندێک لە شوێن ئاگدار بینە ئێمە دوو بریاری بۆ تورکوانەکانمان دەکرد لە پەرلەمانی کوردستان هەرە زۆری فراکسیۆنەکان بایکۆتیان کرد براوە درێت وەکو چ بڕیارێک کورد دژی بووە بریاری ڕۆژنامەگەری تورکمانیمان دەکرد گوتیانەوە قبول ناکەین بۆ چی ڕۆژنامەگەری تورکمانی بێ ڕۆژێکمان دیاری کرد بە ڕۆژی کولتوری خوێندنی زمانی تورکمانی ئەویشیان قبولیان نەکرد بە حاڵەت نسابی قانونیمان تەواو کردووە برا ئێقەی ناکە خۆ تو پرۆژە تەقدیم دەکەی دیفاع دەکەی خۆ کورد لە باکوور 50 پرۆژەی تەقدیم دەکا و هیچ نەجاعەت ناینی بەس قسە دەکا ئەگەر یەک کەسیش بی تیرۆر دەکرێت هەر ئەستەوە دەرێ و زمانی من زمانی کوردیە قسە دەکا و دەریشی دەکەن قسەش دەکا کوردستان ئێمە لە هەرێمی کوردستان خیانەتمان نەکردەوە یعنی ئەو کوردانە خیانەتیان کردیە مناخان داڵێم ئەوانەی خیانەتیان کردی ئەوانەی کە ئەمە دیفاع لە آخر چی یعنی ئینسان خۆمان هیچ گومانمان نەبووە ئێمە لە چوارچێوەی دامەزراوەکانی هەرێمی کوردستان ئەوانش بە پێی یاسا قسە دەکەن مناخان یعنی ئەو پێیزنا نانە چۆن ئەتوە گەر دیفاع لە حقوقی تورکمان دەکەی دەبی دیفاع لە قەومیەتی خۆم دەکەم لە قەزیەی خۆی دەکەم بووە بەس ئەمن لەتەوەی خۆم دەکەم بەس مناخان ئینسانێک ئازادی خوازوی دیفاع لە ئینسانیەت دەکە لە سەروی قەومیەتەوە هەموو شێوەدە من کە وەکو یاسەناسایەک باشە تو ڕێت چییە لەسەر خەباتی کورد لە باکوور هەر ساکێکی کوردستانی من دیفاع دەکەم قەدر بەڵام بەڕاستی ئەو نەمانیە بە بریاری دادگای فیدرال سیاسی و بریارێکی نادەستوری ئەو پێکاتەکانی بەڕاستی دنیان شکا و ئەمە ئەو لایەنە هەر لایەنێک نەکتەنها لایەنێک بڵێن چێتی بۆ شەرمەوە دەڵێن بۆ شەر خۆش بیتن بە بریاری دادگای فیدرال لە مێژوودا پەشیمان دەبێت باشە مناخان یەک دقت خوا ئەمنی تو خەڵکی هەولێرێن لە هەولێرە بە 100,000 تورکمان هەیە وایە نا باشە لۆ دەترسێن لە کورسی بەدەستبینن یعنی لۆ لە دەبی بە پارانەوە بەکوت ئەی چیە سیقەتان بە خۆ نیە بتوان کورسی بن خۆی بگاتن ئەمە لەوەی دەترسین
ئمڕۆ بەبێ ئاگاداری پێکاتەکان حزبێکی دیاری کراو دەستێوەردانی کاری پێکاتەکان دەکات بەبێ ئاگاداری ئێمە هەموو شتێک بریار دەگەن ئەوەی حەقیان نییە هیچ حزبێکی سیاسی کوردی تدخلی ئوموری پێکاتەکان بکەن ئەمە ترسمان لەوەیە ئەوان لە زیاتی ئێمە بریار دەدەن ئەوان خاوەنی ئیرادەی پێکاتەکان دەکەن ئەوان لە زیاتی ئێمە سکاڵە تۆمار دەکەن ئەمە ترسمان لەوەیە دەستێوەردانێکی مێژووی و بێتە ناو بەس باشە موناخان ئەوەی ئەو تەجروبەی لە کوردستان هەیە کە پەس لە کوردستان هەیە کە ئەوها بە 200 دەنجی ببنە پەرلەمانتار لە هیچ دنیا نیە ئەنگۆ ئەگە سیقەتان بەخۆ هەیە لۆ دەترسێن بڕۆن ناو خەڵک ئیش بکەن بەبێ پارتی دەربچن کەسەکی بە هەموو شێوازەیەک پەیوەندی بە لەگەر هەموو بەرپرسەکان هەیە برۆ ئیتساڵی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان بکە ئەم لە ئەندامێک لە ئەندامەکان لەوێ ئیتساڵیان پێ بکە بزانە لە لیستی کوردی بگرە لە لیستی دەسەڵات و لە لیستی ئۆپۆزیسیۆن ئەندام پەرلەمان هەیە لە خواروی بە 500 دەنگیش بوویتە ئەندام پەرلەمان با ئیوانیش بێگومان غەڵەتە ئەمە خۆ کێشەکار ئەوە نیە بۆی پێکاتە دوایی پێکاتەکان کۆتا بووە و لەگەر کۆتادا ژمارەیەکی دیاری کراو تۆ دەبی هەدبێتە پێویستی بە 1000 بە 12000 و 17000 دەنگ نەبووە ئەوە ناتوانن ئێوە ئۆتۆمەتەی بخەنە پاڵ ئێمە وەڵا ئێوە بە دوای لیستی ئێمە لەسەروی 5000 دەنجی هێنایە برام لۆ بە 200 دەنگ باشە نزیکەی 2000 قسوور دەنگم هێناوە لە خولی ڕابردوو باشە بەس بەڕاستی موناخان خەڵک حەق خۆمانە بزانین کو لە چۆمان و شەقلاوەی کە تورکمانی دێنی ئەوم دەگەقادر ئێمە نوێنەری خەڵکی کوردستانی یان نوێنەری پێ تو بە خۆت دەڵێ بەس دیفاع لە تورکمان دەکەم چۆن ئەدی خەڵکی ئەدی چۆن لە جنوب دەنگ بە کاندیدی کورد دەدرێت بەس چەندی هەیە بەس چەندی هەیە بڕۆ بزانە متابعەکە بزان بە چەندە کوردی فەیلی هەیە لەوێ موناخان کوردی فەیلی هەیە کوردی فەیلی نییە تەنها ئەوەی ئەمن دەڵێم لە جنوب لە لیستێکی کوردی بەداخەوە لە پەرلەمانی عێراق بە دەنجی جنوب دەنجی پێدراوە ئەندام پەرلەمانیش ئێستا ئێمە بۆ ڕەخنە پارتیش چەند پەرلەمانتاری عەرەبی هەیە دەزانین چۆمان تۆ چ جوانێگە لە چۆمان تورکمان هەیە یان نە چۆن نازانی خۆ بەخۆم لە هیچ شارەزارم لە تاریخ شارەزارم بەخۆم دەچێت لە دانیشتوی تورکمان لەوێن دەبی یاسایەکە دەیگوت یەک بازنە خۆ نەیدەگوت 4 بازنە بەس لە ناو زێرەڤانی هەموو دەنگت کوینە ئەنی بەجددی زێرەمانی خۆ قابلە زێرەمانی هێزی حەزب نییە زانم ئەزانم پلیسیای کوردستان نییە هێزێکی پێشمەرگەیە بەس چۆن توانی جەزبیان بکەیت تۆ خاک و وڵات و نیشتمانەکەمان دەکاتن ئێستاش و لە ئایندەشدا ئێمە سوپاسی و گوزەرانی هێزی فەرماندەی زێرەڤانی و پێشمەرگە و هێزەکانی ناخۆینە موناخان پرسیارەکەی هەڵمەگێڕەوە دەنگمان پێ بدەن تخوا کاقادر نادر بە چ حەقەک تۆ ئەو لە یەکترازانەی دروست دەکەن لە نێوان پێکاتەکان و نان ئەو تۆمەتانە دروست مەکە ئەم پرسیارەکە زۆر ڕوونە ئەوە بینەر جێلیەیە چۆن توانیت لە ناو هێزی چ خزمەتێکی هێزی زێرەڤانیت کردیە کە زێرەڤانی ئاوایان خەڵکی چۆمان و شەقلاوە لە کوێ هەموو مافەکانی هەر پرۆژەیەک بێتن پەیوەندی بە هێزی پێشمەرگە و بە هێزی زێرەڤانی بە هێزەکانی ناوخۆ بیتن ئێمە ئەدیلۆ مەسەلەن باشە ئەگەر سۆزی خۆیان ئێوە خۆتان دەتوانن پرسیارکەن لە هێزەکانی پێشمەرگە و زێرەڤانی باشە لۆ لە دەڤەری سەوس دەدەنگت نینە باشە ئێوە خۆتان بڕۆن پرسیارکەن بڵێن چی وای لێ کردووە ئێوە دەنگ بە مناقاوەتیتاندایە سەبەب لە چی دەگەڕێتەوە وەڵای ئەم جارێک لەگەیکە چیان قسەم بڕوا بکە موناخان نەکەر بۆ تو بۆ چەند کەسێک وتیان تعلیماتە بۆ ماندێ دەڵێن بڕۆ دەنگ بدەنە ئەوەی خەر چۆن دەتوانی باشە بەزێک پرسیارە لێ بکەم لۆ لە دەڤەری سەوس دوو پێشمەرگە دەنگت پێ نادا ئەو شخصی بینە سەر سۆشیال میدیا با بڵێ ئەمن بە تعلیمات کو دەوێری بێ بۆ بڵێ تو ئەنگلۆ لە مەجهولی قەرار دەدەن کاکە مەجهول نییە نێ ئەتو سیستەمەکەی دەزانی خەڵک فەسڵ دەکرێت دەگیرێ کاکەوە هەرێمی کوردستان ئەو قوتسیەتەی ئەو گەورەی هەرێمی کوردستانەوە وەتان لێکرد هەموو مەرکەزیەت لەدەست نامینێتن بەخوای خۆتان زەڕەن دەکەن بەخوای ئەو کوردستانە بە پێکەوە ژیان جوان بوو
او كردستان بمؤسسات كانوا منا خان ادي بما في مروف ازادي بير باش كمبيوتر ولا بيش ايباد ولا تخوا منا خان يبقى رباب سيار اللي بكم تخوا ايه مشورنا هريني كردستان انا ازاري دكشتي لبرامبر حكومه فدرالي العراق كبابندي دستوري في محكمه فدرالي العراق برياري دير دكاتن دستوري ده صلاه كان خوي برياري دير دكاتن بفيش منا خان بوارد دك سب كم اما تجور ولاتك برا منا خان ما اوك اساتبو هاوشاني ايما فرمو خبات بكان ايوا دفاع بكان ايوا مع رقابه كان بوتشينا يسمبرا منا على اوروبا داني شنو للسويد لجاي ساردو سرماو بامونه وعشده تالبه اتوكو سياسي بوارد دك سب كري بقواي وازبينن بقواي اوادك شمتو مارا لنا وهرمي كردستان سروق مسعود بارزاني نبيتن بخواي فيكاتكان جيجان لهرمي كردستان ايش نامينتن باش بتخوايك قد جواب دمو منا خان او اتاكيد ني قصدك ري اول دادات لا همو كورو كوبنا وكاني لا همو بيشوازي كان لقل ميوانا كانوا اولا ابونا بيا بارتي مادام اوندا دخل دكاتن لسر بيك وجه من بارتي تاكسازي تركمانه ابرو بابا بارتي اتو سلام يجلبو من دنيري نا اذا تو فرقت سيلقى بارتي شي فرقت سيلقى بارتي شي كردستان باشا نازي شوتشكا دفاع دكا لبيك وجيان دفاع دكا لما نومان دفاع دكاتن ادي باشا دتخواب مزال ددي منا او اسلوب نيه تبكار ديني لا قفتقو اتو باردك دو قفتقو لا بكري اوتو ناو لا برر الشكار براسي واتاكيد نيه منا خان حق سبكي فدرال في خوشه باشم باب سيارك اللي بكم لو ناسيا منطقي اشوجه كم بزنت ظلم وزور شان كرايا زويان داجي كرايا شي ابو نري عاشوري هب ولا برلمان فرقيتي تو دبي نري هموان بي نري هموان تونال بس بلي بقرق سب كري اتوبا دوكسي بقسي دوكسي وهالمخلطين برام او حكومتها او دادقاها او برلمانها اگر راس دكاتره او كسا خلط مال وملكي داقير كراوة دبابتي شكايت كاتن بونا كاتن بو زمان دريجي دكاتن قسك اتاكيت خوشة وشانت زوانية لو كسك سياسي بيتن منا خان اتوم لو تصرفات انا بقواي زرر لخوتان دقينا عمل لفيكاتي تركمان اندفاع لقضية هذين دكام كوريتو اتو لفيكاتي كردي خلصي هوليري عمل لفيشي تدفاع لقضية بكام هاي خوا سلامتك منا اتستو مازال ددي خلق سبكا يا هرب خود قصدكي ولا تاخذك ايه من دفاع لقضية تامكم اساتو قضية كردستان قضية كردنية وصا وازبينا كا قادم هذا برازيزم منا او ما ويا لقر او كاسانه برو لجوانيا اللي ورقرا بخوا مناتو ام ديداري وابكم وبلاوش كم ومنا خان اتو او اتاكيد نيا هرب خود قصدكي بوارنا هذا يك بسيار اللي بكري كومل قصد دوباره دكيوا شكاتو بزته هرشا لا بيماني من بكي هرشاني ما قفت قودك خو قابل متسمى باراسنا ما هزم يا بيماني امنا لبيناوي ما نوما فرمو اقر راس دوكي فرمو اقر راسك الا سر محكمة فدرالي برو برنامج شبكة اتواني دتوانم هیچ تقلای ما پیروز نی بس اتو مزا بيدراوني اگر رجع في بدي اگر رجع لو تا خوش كنوا بروابك برو لقى رئيس محكمة فدرالي قصة وكبلي بس حقك يا تجازة كرسي خلوش اخر امنا محكمة فدرالي تنها كاري اويها دستورية يا نا دستورية حقي اوين تدخلي نو براستي باموش جوازة مادة اضافة بك مادة كاريكاتو برام منا خان دزاني تيا كان بروسه دكار دكاتن اگر اتو فعلا دتوي خمخوري كردستاني برو لقر او كسانه مقابله بكو جوانيا ورقرا رابوتسونيا ورقرا كبو خيانه بهرمي كردستان دكان بو ناهل اند امزراوه كان هرمي كردستان بارزراو بيتن بو ناهل مقدس ازاني تيا منا خان او نقاشه لقى تويدي استفاده نيه لبرا تو بخود نيه بس قصدك يبوار نادي يك بسيار اللي بكري بسياري تشارد دقة رويك دقة مقسم نكرديا آخر أوقت أتكيتك نا بآخر صدق بالريوة يعني لنا وقصان ده بالريوة براسي جرينجا من
قصب كينابر من طبيعة مرين منيا سدي بغلط ما قال دي دارك تري جواب استاج دمي بس يك بسيار 20000 بيم قد منا خان دمي بسيار بكم رام دغري ليه ناقر اخر ابو بزدي اتك نوري حزبشي واني اي بابا نوري برلمانتارشي نوري او حزبي خود بين نوري تركمان اي كودا كريت بوار ندي روجنامه نسكيس بسيارك بس باخذ قصب كي يدري جي بي بدي لبروي برسياره كانت تنها سواش كاريه برسياره كانت او خلق بالرياضه دا خوتو بالرياض نادي نا او خلق بالرياضه دا اتو لابد نيه محاكميه او جيت بازا دقه برسياره كده فرمت برسياره خلق كاس ما عندج حقوق التركمانين خلق همو رخني لو وسيلتان هي يك انغو باشكوي بارتي دا بيندرين لا همو هلوستكانتان هيجيا كاريكتانيا دو لا تزيابونا لا تزيابونا من بيدرم هلوستي على ستيروري سرداش عثمان لهوليري بنمونا كيلا برلمان دس الزندانياني بعدين ساكت كرديا منا خان نا بسرينم بس بمبلي اي خليهم قربا بسيارة كليب كم بس اي باشا هلوستي من لسرداش عثمان اواتا دادقا لايني بيواندي دارا اي تساردت اي لس الزندانياني بعدين لو روجا قصة كدنا كرت آیا هلوستکی چیه و ایمارز بریارکانی همیشه دادگاه دگرن سیاست سرور دادگاه 15 سال شوم بزی با یک دقیقه 15 سال مراندرا دو انقولو ثقتهم بخونيا مادام صدان إذا راوست سلامت بي أو ناكري أو قفتقو بكريتنا أمن بريم ألف أتو بريم با منا عملها هوليري خينم دايا باب مشيدة أتو تذكر ديون دم زادة لسا من دا كيدري ورو هوليري عملها هوليري دا صال بمنا أوبوزيون بمنا سجادة مزارة ما قد أو مجاملة أولية بتيلة تقدر صلاة شي زوردار بوستي تو دجي أو خلقها جاري كخيانات اللي ذكرك كخد ألف تويا دو مناخان أتو لو ثقتان بخون يعني الدنيا خرادة مادام تخوايك دقة صدان هزار تركمان نالن هي باشا نالن صدر چند هزار تركمان هي لهوليري حتى سيدي إحصائية كراوة اي باشا بس أمني تو دزانين بس مازال بدا ما مش زانين في الشركات بدا تمام نالي وقت روجنامة نسان تقد قصر كين بس شرطو منيش ذكاري روجنامة نسان ايش بكردية منيش بيت حتى إحصاء نكريتن ناتواني هيج مالك كبدا اي باشا زمن تو خلشي هوليري دزاني لهوليري صدان هزار لا ظالم اي باشا امنا ودي هدف ديان هزار ترك دنجام بيددا با انغو ناليش تخويك دقبا بها مكان بقى مناخان او قفتقو نابي من بيدلم هدفه بكينا بلا ترك ما ام پێدەڵێم هەدەفە لە تورکیا دەتوانی جەزبی دەیان هەزار دەنگ بینی چەندین پەرلەمانتاریان هەیە تورکە من نمونەت لۆ دەڵێم هەتاف ئەوە بی تۆ ئەگەر تۆ بۆ زێرەڤانیەک ڕات باش ئەمە جگەلەوەی بەدەیان هەزار و سەدان هەزار تركمان وآشوري وأرمان هي هاو كاد أتو بتواني جذبي زيرفاني بكيلو ناتواني جذبي كرد بكي ببيا دنگدر شي قشتي نكر بري تركمان نا كرد شي دنگت بيبدا وكو زيرفاني نالي زيرفاني دنجيان داي كردش دنجي داي تمن بس باشا بس 2000 دنگ زور كما أتو كسروك حزب شي وأوهم كسب كبشت شي لبروي بزانا كاك قادر نادر اگر ايواش دبنا باريزري بيكاتكان فعلا بيقمان ام دفاع لحقوق التركمان وعاشوري ده كان بزنك او حزباني كباشكوي بارتي كم لو بروشيات اگر فعلا ده توي هاوكاري بيكاتكان فرمو برو برسيار كان بلي لا شيء ظلم للتركمان كرا مناخان اما قسم عنا كرديا صلاة برسيار كان بلين بزارن بوتي ريغتان بخود دم ببي باشا قرتني بيكاد اراو تاخذها بس بدهم كا قادر واش نبي بسرعه فرمي بوتي ريغنا بس حقك شيء وريغتان بخود عنده لزيادة بيكات كان سوس كاله انتو مارك بس حقك شيء وريغه بخود عنده ككوتا كان نهج بمينه
بس حقا ايوه إلا بروي أزمونة خراب تام بشاندا لا برلمان نادر بابن بواضح له زراب دروكمو يقرا لي دوانا كان بكاغ لقمان ورديمون وتبكاغ لقمان ايوه اول مفاوضات تانك لقر بارتي سبارك لبكرسي كوتا كان بوتي جرات نبو بين لقال ايما دابنشين راس توخو بيكا ودابنشين بزانين يشتين اجتماعي كردستان سيدي ولا بارت لا بيكاتا كان برامبر بكرسي كوتا كان قلت والله ايما لقر بارت ديمقراطي كردستان دانشين قلت غلط تان كردوا چونکە ئەوان خاوەنی ئێرادەی ئێمە نینە ئەوان هاوپەیمانن بەس هیچ جیاوازیتان نەبوو لەگە پارتی هیچ جیاوازیتان نەبوو هیچ کاتێک ئەنگۆ فەرقتان نەبوو لەگە پەرلەمانتارێکی پارتی عزیزم ئەگەر بە هەرێمی کوردستان دەپارێزن پارت دیموکراتی کوردستان ئێمەش هەمان شت هەڵوێستمان هەیە ئەگەر دەمانێ موسەساتەکان وەکو خۆی بمینێ لە ژێر دەسەڵاتی هەرێمی کوردستان ئێمەش هەمان ڕاو بۆ چونمان هەیە ئەگەر دەمانێت پێشمەرگە قارەمانەکان وەکو هێزێکی نیشتیمانی بە دیارکەن ئێمەش هەمان بۆ چونمان هەیە ئەگەر دەمانێت ئەریەگە خیانەت بکرێ باشە مونە خان قەی ناکەنا ئەو شعر و پەخشانانە تخوایە قەوس یەک قەوس ئێمەش هەمان ئێکاکە بتەوێنێتەوێ ئێمەش لەستە باشەکان لەگەڵ ینی دەبا ڕۆژێک لە ڕۆژان داوا لە ئێمە بکەن شتێکی لە پێچەوانەی مرکزیەتی هەرێمی کوردستان بیتن بێگومان ئێمەش لەگەڵ باشە مونە خان تخوایە قەوس پاراستنی نیشتیمانێک بەوەی نابیتن هەر ئەو شعار و دروشمانە بگوتری بەڵکو بەوەش دەکرێتن کاتێک مافی مرۆڤ دەپارێزرێ ئازادی بیرڕا دەبی عەدالەتی ڕاوەستە با پرسیارەکەت لێ بکەم سەلامەت بی با پرسیارەکەت بکەم لە هەموو دنیا کە سیستەمەکان دەپارێزرێ بە دیموکراسی دەپارێزرێ بە دروشمدان ناپارێزرێ بە مافی مرۆڤ دەپارێزرێ بە عەدالەتی کۆمەڵاتی ئەو خەڵکە دێتە ئەوروپای لەبەرەوەی ئەو شتانەی تێدایە لەو نیشتیمانەی تو ئەو شتە نییە لە ئەلف لۆیای تۆ کەی ڕۆژێک لە ڕۆژان لەسەر ئەو چەمکانە ڕۆژێک هەستایەوە بڵێ بابە لە هەولێرێ خەڵک لە برسان دەمری وایە خەڵک تیرۆر دەکرێت خەڵک دەگیرێ خەڵک شوون بزر دەکرێت تۆ کە قسەت نەبی ئەوەمانەوە نیە نیشتیمان پەروەری ئەمە نیشتیمان پەروەرم وڵام لە منەوە یەک بەنسبەت موچە خۆران و خەڵکی هەرێمی کوردستان کە پێویستیان بەو مافێکی ڕەوای سروشتی خۆیانن ئێمەش لەگەڵداە بەڵام چێوەی لێ کرد چێ بووە سەبەب و هۆکار هەموو داهاتەکانی هەرێمی کوردستان ڕادستی بەغدا بکرێتن ئەجا با بەخۆ ڕۆنیە و 33 ساڵ ئەو دزی و تاڵانیە هەیە هەرێمی کوردستان لە بندستی دەسەڵات هەرێمی کوردستان نەبیتن فەرمو بەغدا فەرمۆ چەندی مانگا و ڕۆ ئابووری سەر بە خۆتان نەبوو منە ئەوە دەسەڵاتی هەرێمی کوردستانە کە لە دەستوری مادە 121 دیاری کراوە دەسەڵاتەکانی تخوا ئەوە کەی هەرێمەکە حکوومەتێکی مرکزی بڵێتن لیستم بۆ بنێرە بە مەرجێک لیستەکەش عەرەبی بیتن واگەر ناوەکی کوردی تێدا بیتن دەیگەڕێنمەوە ئەوە کوا مرکزیت ئەوە کا وحدەی ئارادا منە خان تخوای قەوس خورە کاکە من و توش باش دەزانین دەیانەوێ هەرێمی کوردستان لاواز بکەن دەیانەوێ قەوارەکەی لە ناو ببەن دەیانەوێ ئەو دەستکەوتەی هەیە ملا خان لە بۆ مێ پرسیارێک لێ بکەمەوە قادر خۆتمان دیمەکە برا ئەو وەزع ئەوە هاتیە ئینشاء ئەڵە بەسەر کەوتوانە کۆتایی دێت باشە باشێک من و تو دووبارە قسەی لێ دەکەین هەنگاوی تازە ئینشاءڵڵە باشە منە خەنەنگۆ لۆندە خەمی کورسیتانە خەمی ئەوەتان نیە حقوقی تورکمان چییە حقوق چییە بەزیمە دەتاری حقوقی تورکمان بەدەست بێنین غێر لەوێ شۆر دەکەیت تۆ نوێنەرایەتی دەبیتە لە پەرلەمان ئێگەر ئیش بکەیت لە ناو خەڵک هەڵت دەبژێری لە قسەی تو جێڕادەگریتن ڕۆژە غێرە تو دەستی داواکاری مافەکانی خۆت بۆ دزانی بەس خەبات پەرلەمانە لەخوا بە زیادی لە زیاتی یەک کورسی چەند کورسیشمان هیچ پێویستمان پێ نییە بەڵام ئێمە پێویستمان بە نوێنەرایەتی کردنە بەس منە خان پەرلەمان مینبەرێک لە مینبەرەکانی دیفاع لە حقوقە نەکەم شتەکە نەکەم شتەکە وایە تۆ دەتوانانی لە سەد زادە بکەی لە ڕاگەیاندن بکەی لە خەباتی جەماوەری بکەی لە قانون بکەی بەس ئەنگۆ بەس خەمی کورسیەکانتانە خەمی پەرلەمان تەنها شۆرەتمان وەرنەگرتیەوە بڵێن نوێندەتەوەی خۆمان با دوو جەولە لە پەرلەمان نەبن بڕۆ لە دەرێ لە سەد زادە لە میدیا بڕۆ دیفاع لە حقوقی تورکمان بکەن بەس بە هەر حاڵ باشە منە ئەمە دیفاع لە حقوقی تورکمان دەکەن کە غەدریان لێ دەکرێت بەس نەک لە کورسی
وهیوادارین ئەو بیر و بۆچوونەت بەرامبەر دژایەتیکردنی هەرێمی کوردستان کۆتایی بێتن ئەمە دژی دەکەین ئەگەر بەرنامەیەکی سور و پڕ لەسەر پێکاتەکان لەگەر ئەو باڵا دەستانە بیکەی تاکو بزانین بە چه هۆکارێک ئەوان توانیان کورسی کۆتاکان لەناو بوون باشە مناخان ئەمە دژی هەرێم نین ئەمە دژی سیستەمە سوڵتەین ئەو سیستەما کە استبدادیە کە ئەلف لە خەڵک هەموو لە دەستی بێزارە ئێمە خۆمان پێ نیشتیمان پەروەرە لەبەر ئەوی دەمانەوە نیشتیمانەکەمان جوان بینەک ئەو نیشتیمانە بنەماڵەیی چەتەگەری نایەکسانی بیتن بۆیە مزادەی ئەو بە ئێمە مەکەن ئەمە دژی هەرێمی بەرلەمانی هەڵبژاردننی خۆی ئەنجام دەدا لەوێ بڕۆ کورسی بینین بڕۆ ئیش بکەن ئەگەر ئەنگۆ ئیشتان و خەڵک کردی خەڵک دەنگتان پێدەدا وایە نا ئەوی دەبینیەوە باشە مەکەوە پێش حەدەث پێخەم بە باشە بە هیوای ئەوەی بتوانن بە دەنجی خەڵک بگەنێ واز بینن لەو کۆتاکان ئەو کات کەس ناتوانێت وایە نیە ئەوە مەدان و هەولێر گوتنی ئەوە مەدان و ئەوە قەیتان باشە دەی کاتە چ خۆش سپاس موناخان سەرچاو